أو كان خيمون يا عمي دقيقة وكبت مانيا فاني نريان خاص خش ها فاني نريان بابم سوێن بەخوای گەورە هەر ئەتۆ ئەگەر ڕاست بێ وەرە چۆن ناتەوێت بەچی دەشی بابە چەند جار سەردانی قایمقامێتمان کردووە و بەرپرساوانەوەی هیچ جوابێکی وامان نادەنەوە ینی دڵخۆشکەر بێ ئێمە دەست بکەینەوە بە ئیشی خۆمان بۆیە ئەوڕۆ بڕیاری ئەوماندا ڕێگا بگیرین ڕێگا ئەو ڕێگای بگرین ئێساش وا خەریکە ڕێگاکەمان پێ دەکەنەوە مانەوەیە ئێمە بڕیارمانداوە یەکدەنگ بین و سارەکان ڕاگرین هەست مەعمەل هەیبێ غازی هەبێ و نەبێ سارەکان ڕادەگرین باو کاتکە میلەت بێغاز بوو هەموو ماڵێک بێغاز بوو ئینجاوان فشار دروستکەن و بۆ سەر بەسەوە وەڵا ئێمە قسەمان کردووە 3000 سەردانمان کردووە هەر بەڵێنەوە هیچی کرد نەبووە بەکەدا خراب